گەنجێک دەیەوێت ئافرەتێک خۆی تەسلیم کات، ئەو ئافرەتەیەش دەیەوێت دەرس و پندێکی پێ بڵێت بەو هەڵوێستە ئیمانیە و بەو هاستکردن بە چاودێری خوای پەروەردگارەی دەیەوێت دەرس و پندێک فێری ئەو گەنجەیە بکات. بۆیە ئەو گەنجەیە کە داوای خراپە لەو ئافرەتە دەکات، ئەو ئافرەتە پێی دەڵێت ئایا شەرم ناکەی؟ پیاوەکە دەڵێ ئاخر خۆ هیچ کەسێک نامان بینێ، هیچ کەسێک دیار نییە، لە تاریکایی شەیداین، تەنها ئەستێرەکان دیارن، تەنها ئەستێرەکان دەمان بینن، هیچ کەسێک نامان بینێ و هیچ کەسێک دیار نییە. بۆیە لەو کاتێدا ئەو ئافرەتە کە هەست بە چاودێری و ڕقابەتی خوای پەروەردگار دەکا بەسەر خۆیەوە، دەڵێ ئەی ئەو کەسەی کە ئەستێرەکانی هەڵهێناوە ئاگات لێ نییە، ئایا ئەو نامان بینێت و ئاگای لێمان نییە؟ شەرم ناکەی لە خوای پەروەردگار لەوەی کە تاریکایی دروست کردووە و ئەستێرەکانی هەڵهێناوە ئەو دەمان بینێت و بەسەر هەموو شتێکەوە ئاگادارە. بۆیە لەو کاتێدا پیاوەکەش هەست دەکات کە لە ڕاستیدا هەڵەیەکی کردو بە خۆیدا دەچێتەوە و واس لە ئافرەتەکە دێنێت. بۆیە شاعیر جوانێ گوتووە کە دەڵێ وإذا ما خلوت بريبة في ظلمة والنفس داعية إلى الطغيان. لكاتێکدا کە لە تاریکایی شەودای، لە کاتێکدا کە لە نادیاردای، نەفست داوات لێ دەکا بەوەی کە سەرپێچی کەی و گوناه و سەرپێچی خوای پەروەردگار بکەی. لەو کاتێدا فاستحيي من نظر الإله، شەرم کە لە تێڕوانینی خوای پەروەردگار، لە چاودێری خوای پەروەردگار، وقل لها إن الذي خلق الظلام يراني، و بە نەفست بڵێ ئەو پەروەردگارەی کە تاریکایی دروست کردووە دەمان بینێت لە تاریکاییدا، چونکە ئەو خاوەنی هەموو شتێکە لە تاریکی و لە ڕووناکیدا، لە نەهێنی و لە ئاشکرادا بۆەوەی وەکو یەک وایە و دەمان بینێت و چاودێرە بەسەرمانەوە. لەو کاتێدا بە نەفست بڵێ ئەوەی کە تاریکایی دروست کردووە و خاوەنی تاریکیە دەمان بینێت و هەروەها ئاگای لێمانە. بۆیە ئیبراهیمی خەواس کە یەکێکە لە زانایان دەڵێ باشترین عیبادەت بریتیە لە هەستکردن بە چاودێری خدای پەروەردگار لە هەموو کاتێکدا، لە کاتێکدا کە لە ناو خەڵکی لە ئاشکرایی، لە کاتێکدا کە خەڵک دەتبینێ، لە کاتێکیشدا کە لە تاریکایی شەودایی و هیچ کەسێک ناتبینێ. باشترین عیبادەت ئەوەیە کە لە پەروەردگارت بترسی، هەست بە چاودێری پەروەردگاری خۆت بکەی.